ئێرە قەزای دەربەندیخانە. ئەم قەزایە دەکەوێتە باشووری کوردستان و سەر بە پارێزگای سلێمانیە. ئەم ناوچەیە خاوەن ئاو هەوایەکی لەبارە و بە شوێنێکی گەشتیاری هەژمار دەکرێت. سەربازی ونیام جارە ژینگە دۆستێکە کە وەک پارێزەری ژینگە کار دەکات لە پێناو ئامانجێک کە ژیانی مرۆڤایەتی پێوە بەندە. ئەم ژینگە دۆستەش خۆبەخشێکی قەزای دەربەندی ژیانی تەرخان کردووە بۆ پاراستنی سروشت بە تەواوی پێکهاتەکانیەوە. ئامانجی سەرەکی من لە ژیاندا پارێزگاریکردنە لە ژینگە و بڕیارم داوە بە باوەڕەوە و بە عاشقەوە کار دەکەم هەتا مردن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشت. ئەم خۆبەخشە لە چوارچەوەی ڕێکخراوێکی خۆبەخش لە باخچەیەکی ئەم قەزایە خزمەتێکی گەورە بەم دەڤەرە دەکەن. بەیانیتان باش؟ ئەحواڵتان چۆنە؟ کاگەس چۆنی؟ ئامادەکاریەکانتان تەواو کردووە؟ باشە بە ئەمانە کۆ بکەینەوە و بچین بۆ خوێندنگاکە. یەک لە لایەنە گرنگەکان لە ژیانی ئینساندا پەروەردەی خێزانە بۆ بەتایبەت مێژووی باپیرەم کە ڕایان هێناومیان فێری وایان کردو کە تاکێکی بەرپرسیار بم لەناو کۆمەڵگەدا و ئەو لایەنە یان ئەو گرفتە ژینگەیانی کە ڕۆژانە ڕوبەڕووی ڕەگەزە ژینگەیەکانی ئاو هاو خاک دەبوویەوە پاڵنەر بووم بۆ ئەوەی کە من بواری ژینگە هەڵبژێرم وەک پارێزەرێکی ژینگە بتوانم کاری تیا بکەم. بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە ناوەدا و دواتر ئەو کێشە و گرفتە ژینگەیانیان کێشە و گرفتە ژینگەکانی تری شار و شارۆچکەکانی تری باشووری کوردستان منی پەلکێش کرد بۆ ئەوەی تەنها لە چوارچێوەی قەزایەکدا نەمێنمەوە بەڵکوم بازنەی کارکردنەکانم فراوانتر بکەم بۆ سەر ئاستی ئیدارە و بۆ سەر ئاستی پارێزگا و تەنانەت ئێستا باشووری کوردستانیش. مامۆستاگیانم کاتت باش. ئەحواڵت چۆنە باشی؟ وەزعت چۆنە باشی؟ سەلامەتی ئەحواڵت چۆنە باشی؟ وەزعت چۆنە؟ مامۆستاگیان بە یارمەتی و دانیشتن ماڵەکان کاک سەروەر دۆستی ژینگەیە هاتووە دەرزێکی ژینگەی تانوانەیەکی ژینگەیتان پێ بڵێ گوێنێ ڕاگرن و ئامادە بن. هاتووم بۆ ئەوەی ئەمڕۆ پامێکی ژینگە پارێزی بە ئێوە بگەێنم. وەکو ئەزانن ئێمە لە وەرزی بەهارداین و لەم وەرزەشە لە ڕێگەی خێزانەکانمانەوە گەشت ئەەکەین بۆ ناوچە گەشتیاریەکان و بەشێکی زۆر لەو ناوچە گەشتیاریانەش ڕوبەڕووی پیسکردن ئەبێتەوە بۆی پێویستە هەرێکێک لای خۆمانەوە کە دەڕۆین ڕوو لە ناوچە گەشتیاریان دەکەین ژینگەی ئەو ناوچە گەشتیاریانە بپارێزین بۆ مەبەستە ڕێکخراوەکەمان دابین کردووە و لەگەڵ عەلاقە لە دوای ئەم وەرگرتنی ئەم ڕێنمایانە پێکەوە نەمامان هێناوە لە پێناو زیادکردنی ڕوبەری سەوزایی و پاراستنی ژینگە وە گەشەپێدانی سەوزایی پێکەوەش ئەو نەمامانە دەڕۆنین. ئێوەش ئەو بەکارێکی باشە زانن پاراستنی ژینگە بە گرنگە زانن وایە کەوایە بێ هەمومان ئێمە دۆستی ژینگە بین و پارێزگاری لە ژینگە بکەین. ئەمە ڕێنمایە ژینگەیەکانە پێویستە خێزانەکاندا بۆ ئەوەی کە کاتێک ڕوو لە ناوچە گەشتیاریەکانەکەن خێزانەکانتان و لە کاتی گەشتەکانتان ئەتوانن ئەو پاشماوانەی تێ بکەن. وەم پاشماوانش کە ئەیکەنە ناوم عەلاقەیەوە پێویست دەکات کە پاشماوەکان بهێننەوە واتە لەگەڵ خۆتانە بهێننەوە نابێت لە ناو سروشتا جێ بێڵن بۆی ئەوەتان بیر نەچێت چونکە لە ناو سروشتا دوایی بەشێک لەو پاشماوانە توانای شیبوونەوەی نابێت
وەرن بە دوای مناوەرن هەمووتان لەگەڵ مناوەرن دەی یەکیتر لەلایەنە گرنگەکانی خوێندکاران بووانی بواری پەروەردە و ژینگە بووە کە ئەمە وەکو لایەنێکی زۆر گرنگ و تایبەت و حەساس وەری دەگرین کە ئەویش پەروەردەکردنی تاکی ژینگە پارێزە لە ناوەندەکانی خوێندنەوە ئەوە لەگەڵ خوێندکارانی خۆناغی بنەڕەتی چەندین هەڵمەت و کار و چالاکی جیاوازمان ئەنجام داوە ئەو هەڵمەتانەش بریتی بوون لە هەڵمەتی پاکردنەوە هەڵمەتی نەمام چاندن و هەڵمەتی دابەشکردنی نەمام ئێمە منداڵانمان هێناوەتە سەر شەقامەکان منداڵانی باخچەی ساوایان هێناوەتە سەر شەقامەکان بۆی پەیامی ناڕەزایەتی ژینگە بگەێنن واتە لە ڕێگەی منداڵانەوە پەیامی ژینگە پارێزی بە گەورەکانمان بگەێنین بۆ ئێمە ئێستا دەست بە چاندنی ئەم نەمامە دەکەین لێرە تورەکەی لابم ئەوە لەوێ بێت تۆزێکی تر ئەبێ پێویستەکە ئەی چاڵەکەمێکی کە چاڵتر بکەین قوڵتری کەین و نەمامەکە ئەو کیسەی لێ دەکەینەوە باشە ئەو نەمامە با بێنین پێویستەکە ئەو کیسەی لێ بکەینەوە کە پێوەیەتی و دواتر نەمامەکەی یا بڕێن ئەم چاڵە بکوتینەوە بۆ ئەوی نەمامەکە هەوەن نەگرێ بەم جۆرە ئێستا ئێمە ئەمڕۆ چیمان کرد ئەمڕۆ ئێمە نەمامێکمان ڕۆاند وایە سەپێکەوە چەند نەمامێکی تریش ئەڕۆینین فەرموون کێ لە ئێوە پێی خۆشە کە لە شوێنی منە و چاڵە هەڵکەنێ بۆ چاندنی نەمام چاڵەکە هەڵبکەنە لەسەر خۆت یەک تۆز بچۆ دوا بۆی بەرد نەکەوێ ئەفەرین تۆزێکی کەمێک چاڵتریکە یەکەم جار پێویستەکان کیسەی لێ بکەینەوە لەسەر خۆ باشە پێویستم خۆڵانەی نەکەون چونکە ئەمە گرنگن چواردەوریە بەس نابێت بەردی تێبێ بێ و بەردانە دەکەین باشە تەنها دەستخۆڵ دەستخۆش بێ بەڵێ باشە هەمووی بکە بنی دەستخۆش ویسە بیرمان نەچێ ئەم کیسانە ئێمە بێ هەڵی گرینەوە بۆ ئەوی ژینگێ ناو خوێندنگاکە پیس نەبێ هەمووی تێکە جارێمە لە درێژەی ئەو کار و چالاکیانی کە ئەنجاممان داوە لە چوارچێوەی ئەو یعنی ئەو ناوەندە ژینگانی کە ئێمە ئیشمان تیا کردووە کار و چالاکیەکان زۆرن لە تەمەنی کارکردنی 7 ساڵدا بەڵام گرنگترینانەوە بووە کە ئێمە کارمان تاکەکانی کۆمەلگا بۆی وەشیاری ژینگەی بڵاوکەینەوە کەمێکێک بووە لەلایەنە زۆر گرنگەکان کە ئێمە ئیشمان لەسەر کرۆ بە تایبەت لە ڕێگەی ئەنجامدانی چالاکی مەیدانیەوە و هەندێک لەو چالاکیە مەیدانانی کە ئێمە ئەنجاممان داوە چالاکیەکان بۆ یەکەمین جاربوون لەسەر ئاستی باشووری کوردستان ئەنجام بدرێن بۆ ئەوەی کە ئێمە سەرنجی تاکەکانی کۆمەلگە بەلای خۆمانە ڕابکێشین و بشتوانین لە ڕێگەی ئەو چالاکیانەوە بە کەمترین کاد و کە بە کەمترین تێچوو چالاکانمان بەرینە ناو خەڵکەوە خەڵکی جێبێڵێ کاک سەروەر مرۆڤێکی ژینگە پارێز و دۆستی ژینگەیە هیواداری نمونەی زۆر بێ بەڕاستی ئەوەی کە کردوێتی بۆ قوتابخانە بۆ شاری دەربەنیخان جێگەی پێزانینە لە هەمومان ناشتنی دار بە وشارکردنەوەی قوتابیەکانمان ئێمە زۆر سوپاسی ئەەکەین هیواداری نمونەی زۆر بێ ئێمە هاوڕێ و دۆستی ژینگەین
بۆ مانەوەمان پێویستە ژینگە بپارێزین. چۆن پێشمەرگە نیشتیمان دەپارێزی ئەمەش دەبێت ژینگەکەمان پارێزی. پیسکردنی ژینگە دەبێت هۆی خراببوونی تەندروستیمان. دەبێت باڵندەکان لە قەفەس ئازاد بکەین. من ژینگەم خۆش دەوێت پێویستە بیپارێزم. ئێستا پێکەوە ڕۆین بۆ ماڵەکان ئەو ماڵانی کە دەستنیشانمان کردووە چی نەمامیان بەسەردا بەشەکەین واتە بە گەورەکان ئەڵێن کە پارێزگاری لە ژینگە بکەن و نەمام ڕوێنن با پێکەوە بڕۆین. دایگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ بێوەی بی وەزت چۆنە؟ باشی؟ مناڵەکانمان داوا لە گەورەکانەکەن بۆی کە پارێزگاری لە ژینگە پارێزراو بێ. داوای چاندنی نەمامەکانەکەن. یاخوا ئەمریان درێژی و ئەم کارەدان باش کاک زمناگوگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ وەزت چۆنە؟ ئەوەماما هێناوە لە ڕێگەی مناڵەکانەوە لە ڕێگەی خوێندکارەکانەوە پەیامی پارێزگاری داواکاری مناڵ لە چاوگەشتەکانیان داواکاری خوێندکارەکان بەجێ بگەێن لە پێناو پارێزگاریکردن لە ژینگە سەرکەوتوو بوو دەستخۆش بێت. تۆ توانی بیت؟ چۆنی کاکەگیان؟ ئەحواڵت چۆنە باشی؟ بێوەی بی؟ خوێندکارە پەیامێکی بۆ تۆ هەیە؟ پەیامی پارێزگاریکردن لە ژینگەیە بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە هەوڵ بدەین بۆ جوانکردنی ئاسنیشی هیوادارین کە ئەو نەمامە بڕۆێنەوە پارێزگاری لێ بکەن سەرکەوتوو بیت. ئامانجی سەرەکی من لە ژیان پارێزگاریکردنە لە ژینگە چونکە ژینگە ژیانە. کاتێک ئەگەر ژینگە ڕوبەڕووی هەر هەڕەشە و مەترسی و پیسبوونێک ببێتەوە کەوایە ژیان ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسی و پیسبوونە بۆتەوە. لە پێناو پارێزگاریکردن لە تەواوی تاکەکانی کۆمەلگا ئێمە کار دەکەین بۆ ئەوەی پارێزگاری کە ئەمڕۆ لەسەر پیسبوونی ژینگەی باشوور هەیە ئەو زەنگە مەترسیدارە بەگوێی تەواوی تاکەکانی کۆمەلگادا دەدا کە ئەگەر پارێزگاری لە ژینگە نەکەن ڕوبەڕووی مەرگ و مەترسی و لە ناوچوون دەبنەوە. بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا ڕوبەڕووی مەرگ و مەترسی و لە ناوچوون نەبنەوە ئێمە خەبات دەکەین و تێدەکۆشین لەم پێناوەدا. سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش کارکەینەوە لەسەر پارێزگاریکردن لە ژینگە ژمارەیەک نەمام دابەشەکەین بەسەر هاوڵاتیانیان بەسەر ئەو بەڕێزانەی کە لێرە بۆ خاوەنی دوکانن بۆی کە لە بەردەم دوکانەکانیانیان بازاڕەکانمانیان بەردەم ماڵەکانیانە توان نەمان بڕوێنن بۆیە بەڕێز وابزانم خاونێری بەڵێ فەرموو ئەوش بۆ بەڕێزت ئێستا پێکەوە ئەڕۆین بۆ ئەوی لەو چاڵی کە ینی شوێنی چاندنی نەمامە بتوانین نامی تیا بڕوێنی. کاک جەلال ئەلم ناوڕاست گونجاوە بەڵێ هەڵیکە نەدەی دێ زەختی لێکە زەختی لێکە لێرە گونجاوە زۆر باشە. بەتۆ سەر قوڵتریکەین باشترە. مشتیتیان نەبێت زۆر باشە دەستان خۆش بەردەوام بە ئەچین بۆ لای دوکانەکەی کاک جەلال. ئێمە یەکێک لە لایەنە گرنگەکان کە کارمان لەسەر کرد لایانی وشاریە بۆ تاکەکانی کۆمەڵبووەوەی کە پارێزگاری لە درەختەکان بکەن و هەندێک وەک ئاماژەم پێک لە پێشتریشدا یەک لەو چالاکیانی کە ئێمە ئەنجاممانداوە بەخشینی ناسنامە بۆ بە درەختەکان بۆ ئەوەی ئەو پەیامە بە خەڵکی بڵێن وەکو چۆن مرۆڤ خاوەن ناسنامەیەکی تایبەتە خاوەندارێتی هەیە و بە هەمان شێوە درەختیش دەبێت بۆیە نابێ بە هیچ جۆرێک دەستدرێژی بکرێتە سەر و ببڕێتەوە و لە ناو ببرێت.
ئەم کاتتان باش ئەحواڵتان چۆنە باشن وەزعتان چۆنی کاگرەبەر باشن ئێوە کاتێکە بۆ نمونە ئەو بەڕێزانی کە دێن لێرە بۆ نانەکڕن نانەکەتانەکەنە چیەوە؟ ئەم زەرفە نایلۆنە ئەمە لە کۆمەڵێک پاشماوە دروست هەگرێتەوە کە لە دوجار ئەمانە دەبنەوە بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە بۆ جگە لە پیسکردنی ژینگە کە دەبێتە پاشماوە هاوکات ئەو نانە کە گەرمە کەیگەیتە ناوم علاگەوە کارلێکەکات کارلێکەکە کە کارلێک لەگەڵێکات تووشی نەخۆشی کوشندەوەکو شێرپەنجە دەکات بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هاوڵاتیان هانە دەین بۆ بە دۆستی ژینگە لە جیاتی علاگە کە ئەکرێ مەسەن بیری لێ بکرێتەوە هەم بۆ کڕینی نان و سەمون و ئەو خواردنانی کە گەرمن وە تاتەنانەت بۆ مارکێتکردن و بازارکردنیش کە ئێوە کرێ بیری لێ بکەن و لە کاتەکانی ترتانە بۆیە توانین پشت بە بەکارهێنانی ئەم تورەکەی بەسی بۆ هەموو کاتەکان کە تۆ بۆنە ڕوو لە نانەوەخانەکان یان ڕوو لە سەمونخانەکان یان ڕوو لە بازار و مارکێتەکانەکەیت بۆ ئەوەی کە بە دڵنیاییەوە سەرکەوتوو بیت کاتێکی خۆش بە هیوای پاراستنی ژینگە کاک ڕەبارگەن کاتێکی خۆش سەرکەوتوو بیت چاوەڕێ بەڕێزی کاگاوەرەگیان چۆنی حاڵ و چۆنە باشی بێوی بیا خەبەراتی تۆ چۆنە کاگاوەرەگیان ئێمە وەکو ڕێکخراوەکەمان خەڵکی هانەدەین بۆ ئەوەی کە دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی علاگە بەڵکوم کار بکات بۆ بەکارهێنانی تورەکەی قماشی دۆستی ژینگە بۆیە ئێمە ئەم تورەکەیە بەخشین بە بەڕێز بۆی لە کاتی بازار و مارکێتکردنە تورەکە کاتێکی خۆشحاڵ لەگەڵ یەکێک لەو کارانەی کە ئێمە کارمان لەسەر کرد لە ماوەی ینی 2 ساڵی ڕابردووە کەمپینێک بوو بۆ بەکارهێنانی تورەکەی قماشی خامی دۆستی ژینگە لە دژی علاگەی نایلۆن بۆ مەبەستەی کە خەڵکی لە جیاتی علاگە توان تورەکەی قماش بەکاربێنن و ئێمە دوو قۆناغی سەرەکیمان لەم کەمپینە تێپەڕان و قۆناغی سێمی ماوەتەوە کاویش پەیوەندی بە حکومەت و کەرتی تایبەتەوە کە ئێمە ئێستا کاری لە دەکەواتێکێک لە استراتیژی کارکردنمان کە ئیشی بۆ ئەکەین بۆ ئەوەی تورەکەی قماش شوێنی علاگە بگرێتەوە کە ئەوەیەکێک بۆ لە کارە سەرکەوتەکان کە پەرلەمانی کوردستان دەرکردووە و حکومەت وەزارەتە پەیوەندیدارەکان بەیانی پاڵپشتیان بۆ دەرکردو و ئیشان لەسەر کردووە. بە شێوەیەکی گشتی لە ڕووی پاراستنی ژینگەوە شتێ باشەکە و دەستخۆشی لێەکەم بۆ شارەکە و شتێکی باشەکات سوودی هەیە بۆ هەم کۆمەڵگە و هەم کەسەکان. ئەکسەر وەربن چەند ساڵە گەل نزیکەوی ناسم بەڕاستی ینی یەکێک لە کارە جوانەکانی کە من لەم ساڵانەی پێشوا کردوێتی ئەوەیە ینی ئەو درەختە کۆنانەی دەربەنیخانە هەن تەمەنی بۆ داناون ناوی درەختەکە و تەمەنی درەختەکە و کە چەند ساڵە ینی درەختێک کە کاکسەرۆ من نەزانم خەفەتی بۆ دارێک خواردووە. ئەو لە ناوەندەکانی خوێندن و ڕۆشنبیریەوە دەستی پێکەکان بۆ ئەم ژینگە پارێزیە. ئەم خۆبەخشە بەرەنگاری هەموو ئەم ئاستەنگ و مەترسیانە دەبێتەوە
لە پێناو ئەوەی سروشت و سامانە بە پیتەکەی نیشتیمان بپارێزێت. لەو کاتانی کە بەفر دەبارێ خۆراک و دانەوێڵی پێویست بەرین بۆ ئاژەڵ و پاڵەندە و پەلەوەرەکان بۆی بتوان سوودی لێوەربرن و لە کاتی بەفرباری نابتوان خۆیان ڕزگارکەنەوە مەبەستیشمان بووە لە ڕێگەی ئەم چالاکیەوە ئێمە و پەیامە بدەین بەگوێی تاکەکانی کۆمەڵدا بۆ ئەوەی خۆیان ڕاستەخۆیان لە ڕێگەی خۆیانەوە ئەو کارە یان تاکانی کۆمەڵ هەستن بە ئەنجامدانی ئەو کارەواتە ئێمەمانەوێ تاکانی کۆمەڵ بەشداری پێ بکەین لە چالاکیەکاندا. ئەمە زۆر گرنگە ئەو کەسانی کە ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن پاشماوەکانی خۆیان ببەنەوە، بەڵام ئەوانەی کە مادەی ئەندامین وەکو خۆراکەکان ئەتوانن جێبێڵن بۆی ئەو ئاژەڵانە بتوان سوودی لێوەربگرن. وەرزی بەهاردا ئێمە بەردەوام کارمان کردووە لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی بۆ گەشتیاران بۆ ئەوەی کە سروشت و ژینگەی ناوچە گەشتیارەکان بپارێزن و ئەو ڕێنمایە ژینگانی کە ژینگە ژیانە. کاتێک ئەگەر ژینگە ڕوبەڕووی هەر هەڕەشە و مەترسیەک ببێتەوە واتە ژیان ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسیە بۆتەوە. بۆی ئامانجی سەرەکی من پارێزگاریکردن لە ژینگە و لەم بوارەدا خۆمێکلا کردوێتەوە بە باوەڕ و عەشقەوە کار دەکەم بۆ پارێزگاریکردن لە ژینگەی باشووری کوردستان. سەروەر قوتابی بۆ لەلا من وەکو بەڕێوەبەری ئامادەی وەکو قوتابی ملتەزم بووە لە هەموو بوارەکانە. لە بوارەکانی تریشە وەکو ژینگە پارێزێک هەمیشە دۆستی ژینگە بووە، کارەکە جێگەی بایەخ بوون من وەکو چالاکەوانێک وەکو کەسایەتیەک وەکو بەڕێوەبەرێکیش هەمیشە پشتیوانی کارەکانی بووم. بەتایبەت ئەو کارانەی هەندێکی سەرنجڕاکێش بوون، هەندێکی گرنگ بوون لە بواری ژینگە بۆ خامی سپی لە جاتی علاگەی ڕەشەوەیەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکانی کاکەسەرە بوو. لە بوارەکانی تریش لە سەوزکردنی شار و لە هەنگاوەکانی تریش کەسێک بووە توانوێتی ڕۆڵی هەبێ. من دەستخۆشی لە کاکسەرۆر دەکەم، هیوادارم هەموو کەسێک و کاکسەرۆر بتوانێت کە کردوەیەکی جوان بکە بە تایبەتی لەم شارەی ئێمە. کاکسەرۆر تاکە شەخصە لە دەربەندیخان هەستا بە ئەوەی شتێک دەربڕێ لە سەری خۆی تاشی بۆ ئەوەی دڵسۆزی شێرپەنجێ تا ئێستا کەسێک نەبوو وەکو کاکسەرۆر بەڕاستی بێت بەرنامەیە یان شتێکی وا دەرخات بۆ ئەم شارەی ئێمە باسی شێرپەنجە بکە. ئێمە وەکو پاڵپشتی تەواوکاری تەواوین و هیچ کاتێک کەم تەرخەمیمانتیانە کردووە و زۆر جار لە خۆمانمان بڕیوە بۆ ئەوەی کەوا سەروەر بگەێتە ئامانجێکی جوان و دیمەنێکی جوان پێشکەشکە لە کوردستانە. قەنەعەتم نییە لەوەی کەوا سەروەر خۆشی کەم تەرخەم بێلەوە و زۆر جار لە خۆشی بڕیوە و ڕوبەڕووی کۆمەڵی ئاسەنگ و ناڕەحەتی کەیش بۆتەوە لە کارەکانیە. بەڵام سپاس بۆ خۆی گەورە هەمیشە توانیوێتی مسەیتەر بێت لە ئیشەکانیا و بەرەو پێشەوە بردو. کاکسەرۆر کە وەکو بەرپرسێک دەورێکی باڵای هەبووە لە جوڵاندنی کەیسەکانە لە چاودێریکردنی پاراستنی ژینگە و هەروەها لە پەیوەندی لەگەڵ ئێمە بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین ژینگەی شارەکە و دواتری ژینگەی ناوچەکە بپارێزین. ئەمە لێرەوە خۆمان دەستخۆشی لە یەکەین و هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازین و لە داهاتووشا بەڵێ نەدەین کە بەردەوام بین لە پشتیوانی کردو و هەماهەنگیکردن لەگەڵیانە خۆبەخشە و پشتیوانیەکیشەوە تەواوکەریکیشە بۆ کارەکانی ئێمە بۆ ئەوەی بتوانین یاسا و ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ بکەین لە پاراستنی ژینگەی ناوچەکەمانە و ڕێگریکردن لەو کەسانەی کە یانێ بە شێوەیەکی نایاسایی زیان بە ژینگەی ناوچەکە بگەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 کە پێشکەشەکرێت بە برای بەڕێز کاکسەرۆر کۆشانەی داوێتی وەکو پارێزەری ژینگە. ئێمە دەستخۆشی لێ ئەەکەین و هیوای بەردەوامبوونی بۆ ئەخوازین لە داهاتوودا
بۆ ئەوەرکە پیرۆزەی کە کردوێتە ئەسپێت.